بسم الله الرحمن الرحيم. بناوي خواي قورة ومهربان. أمن تقريبا صار مانقش جاني زرداوم ليه دكتور نمانا كم لوي وتيان حملت هيا لو أنا ذكردم استسيم روجي جيجني أمن بو آزاري دنارينم توي متسن خستخاني يك آويان لو داناي مخراتر بويمة سن خستخاني كم كرديا هتا روجتي كتسكم بوتي بينا بار تلفونش لو دكتور دليري بكين فتما يخوي تلفون ما لو كروجي زوم عيبو هات مايرا ئازارەکەم باشتر بوشکا چوومەوە ماری ڕۆژی پاشترێ دەستی پێ کردەوە عین هاتمەوە ئێرە هاوکارێکی چاچیان کردم بە پارەی کەم خوا سوپاس لۆت و حەملەکەشم کەما زۆر دکتۆر لۆی نەدەکردم دەیگۆ نامینی نەدەوێرە بە پارەی زۆر کەم نەدیتیتم نەناسیتم یەکەم جارە دکتۆرێ ببینم خەستەخانە هاوکارێکی چاچی کردم لە زۆر پارەی بەرز هاتە خوارێ گوتی وەکو خێرخوازیەکەوە خەستەخانە هیوادارم لە ئەوانی دەستڕۆیشتوەکان هەبوونەکان ئاگایان لەو خەستەخانەی بی لە ڕای خوای چەند فەقیر و فەقارات هەیە بەشک و بێن ئیسیفادەی لێ بکەن ئەمن سوپاس لۆخوا ئیسیفادەی باشم لێ کرد زەرداوەکەم زۆر مەترسیدار و خەتەریش بوو ئەوزە دکتۆر بە سەرکەوتوو لێ کردم خوای سوپاس لۆتو یا ڕەبی هەر سەرکەوی لەگەر هەموو دکتۆران لەگە ئومەتی محەممەدی سوپاس لۆتو خوازە دەست خۆشبی دکتۆر دلێر عەمەلیاتەکەشم تەواو کردی ئێستا منداڵەکەشم جوو لێی هەیە باشە ئێستا ئیشاڵە دەچمەوە ماری ئەلحەمدولیلا دەستی خۆشبی یا ڕەبی خوا تەمەنیان درێژکە هەموو ستافەکە نەکو هەر ئەو ڕێز و سڵاوم هەیە بەس لە ڕای خۆی ئاگاتان لێبی هەبوونەکان دەستڕۆیشتوەکان لەبە فەقیر و فەقاراتیە من دیتم چه هاوکاریەکی ئەو خەرکەیان کردیە چەند ڕۆژە ئەمن لێرەمە